لە موسیقا هەموو کاتێک دوور لە تۆمۆتیژی ژیان بگەڕێتەوە بۆ دۆخی ئاسایی، ژیان پڕ بێ لە خۆشی و شادی. ئەوانەی کە ئێستا هاتن ویستم بە خێراتنیان بکەم و پێشیان بڵێم شەوی یەڵدا 21 لەسەر 22 سعات 8:30 لێرە دەست پێکەین لە دیارە لە حەوشەکەش خواردن پێشکەشکردن و چەندین چالاکی جۆرا و جۆر هەیە، شعر خوێندنەوە، مۆسیقا و گۆرانی هەتا بەرەبەیان.
پێتان ڕابگەێنم هەموو ڕۆژێگەم شوێنە لە سەعات 8:30 بەیانیوە کرێتەوە تاکو 11 شەو تر خێزان بێت بۆ خێزان بۆ خانەوادەکان بۆ هەموو کەسێکی بێت لێرە نشێ ئەتوانم بڵم نرخەکانیشیان هەرزانترین نرخە چایەک بە 500 نارە ئایا بە 500 نارە بە پێچوانی هەندێک کافتریەوە چای بە 3000 و ئایا بە 2000 مەبەستمەوە ڕیکلام بۆ شوێنەکە بکەم مەبەستمەوەم کە ئەم برادەرە بۆ خزمەتی ئەم شارەم شوێنی گرێتەوە ئەوەنەی کە مەبەستی خازانج بووە هیوادارم دیارەگەر لە هاوینە لەوانەیە کە شەواکەی خۆشتر بێت لە دەرەوە خەڵک دانیشێت کاتی خۆشی تیا بەستە بەرێت جاران هونەرمەندی میلی هەموو کات پەرایەز خراپ بوو ئێستا هەموو کەسێکمان کەناڵێکی ڕاگەیاندنی خۆمان هەیە ئیتر ئەگەر هاتن بەخێر بێن نەشاتن هەر بەخێر بێن منەتمان پێینەماوە بە کوردەکەی کاک فەیسبووک و ماڵی ئاوا بێت سوپاسێکین خۆشەویستان لە ڕێگەی و شاشەوە لەو کاتەوە گەر هەندێک ئەو سلایدانە ببینن ئەوە کەسایەتیەکی خەمخۆر و دڵسۆزی ئەم شارە بوو بەڕەحمەت بێ کاک قادر ڕەشید کە هاوڕێی زۆر نزیکی زۆربەی هونەرمەندان بوو خاوەنی تۆمەرگایەکی فرۆشتنی و کاتە کاسێت بوو پیانەوە شریت یا کاسێتی دەجیل بەڵام لە هەمان کاتە ئەتوانم بڵێم زۆرترین ئەرشیفی هونەرمەندانی لای خۆی پاراستە بوو زۆرترین ئەرشیفیشی زیینو کردەوە کاتێک کە ڤیدیۆ پیا بوو شتی وێنەگرتنی ڤیدیۆ فریایەوە کەوتکەوە هەندێک گۆرانی بێژی دێرین کە ڤیدیۆیان نەبوو بۆ نمونە ئەحمەد شەماڵ بلەی سەعاکار بەرزانی سەیدا کاگمیدیا مەحموود محەممەد ئومێدینەی زۆری تر زۆر ئێمە ئەمڕۆ ڕێزدە و کەسایەتە ئەنین کە خۆی لە ژیانە نەماوە بەڕاستی ڕێز لە خانەوادەکەێنین چکە خانەوادەکەشی بە هەمان شێو ماندوو بوون ئەتوانم بڵێم کە لە ماڵی ئەوان زۆربەی بەرهەمەکانمان تۆمارە کرد هونەرمەندانی ئەم شارە هەرکو ماندووبوونە کەوتە سەر ئەو خێزانە هونەردۆست و هونەرپەروەرە پێشتری ژێمەوەکو کۆمەڵی هونەری میلی خەڵاتی ڕێزانمان پێشکەش بە کاک غەریبی تەنەکەچی و کاکەمالی حاج سعی و زۆرێک لەوانە کردووەکەوە خزمەتی ئەم شاریان کردووە پێم خۆشە ئەگەر خێزانی کەسایەتی کۆچکردوو یا کوڕەکەی کاکەیەمنێکی چەند فەرمووی ئەرە بۆ وەرگرتنی ئەو خەڵاتی کە ئێمە پێشکەشانەکەین بەناوی کۆمەڵی هونەری میلیەوە چەپڵەیە بۆ کاکە ئەمنی خۆشەویست داوا لە کەسایەتی و لە هونەرمەندی دیێرینی ئەم شارە مامە کورداکەم کوردە سابر فەرمێ بۆی خەڵاتەکەی ئێمە پێشکەش بکات بەمە بامان شێو حەزرین گوڵاڵەخانش فەرمێ بۆ ئێرە وای نەگرتنەکان با فەرمێ چکە بەڕاستی من دەستی ماجەکەم زۆر ئەرکوماندووبوونی هەموو هونەرمەندانی ئەم شارە لەسەر ئەم خوشکە بەڕێزم بۆ کات مامە کوردەجان بەخێر بیت ئەگەر بۆ وێنەگرتنەکان ئەگەر حەزر لە سەرەتادا زۆر خۆشحاڵم کە لە شوێنێکی وا خۆمە بینمەوە سوپاسی کاک جەزاکەین کە لەم شارە هونەرمەندێکی ماندوونە ناسا زۆر لەم بوارە و لەم کاتەیە بەڕاستی من ئێستا بیرەوەریی زۆر سێرمێتە بێت لە زمانێکە 40 ساڵێک 50 ساڵ 45 ساڵێک لە ماڵی ئەمانە بوو لە خزمەت کاخایرە بووم کە کاتێک تەزیلاتی بۆ کردین بەڕەحمەت بێ بۆ حەشەماڵ خوا لێیان خۆش بێ یاخوا ئەمڕان لە هەموو ڕۆژێک خۆشتر بێ و هەر پایدار بن ئێوەش ئینشاءالله سوپاس بۆ ئەم جێگە و ڕێگەی سوپاس بۆ سپاس سپاسی مامە کورداکەم کە ئەتوانم ڕۆژە ڕۆژان